خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی پەیامی ڕۆژدا باس لە بابەتێکی گرنگەکەین کە ئیتر لە چەند ڕۆژی نزیکی داهاتوە ئێمە کەوینە ناوی ئەویش بریتیە لە سەری ساڵی زاینی. خۆتان نەزانن لە جیهان بەگشتیوە لە هەرێمی کوردستانیش لەم کاتە و لەم بۆنەیەدا کۆمەڵێک مەراسیم و ئاهەنگ و ئەم بابەتانە ئامادە ئەکرێ و پارێکی زۆر بە خەرج ئەدرێ و خەڵکێک بەناوی هونەرمەند لە دەرەوی وڵات دەهێنرێن لە یانە شەوانەکان و لە ئاهەنگ و لە هۆڵەکانە خەڵکێک پێوەی سەرقاڵە بن. ئێمە باز لەوەکەین تاکی موسڵمان، تاکی پەیامدار کە وابەستەیە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بزانین چی بکات. تەوەری بابەتەکەمان دوورکەوتنەوە و بەشداریکردنە لە یان بەشداری نەکردنە لە ئاهەنگەکانی سەری ساڵ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستای خۆشەویست مامۆستا سەربەز جەباری بانخواست کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. مامۆستا جەم بەخێربی. سلامەتە بەیانی و هەموو کاتێکتان باش. جەنابیشت بێ. گەورە مۆفەقتان. سەلامت بێ. مامۆستا جان بەرەوسەری ساڵی زاینیە چین؟ بەڵێ. ئێمەی موسڵمان ئەبێ بۆ هەموو بابەتێک بۆ هەموو پرسێک کە دێتە پێشەوە پاڵپشت بە ئاینەکەمان هەنگاو بنین بێگومان. لە ئاینی پیرۆزی ئیسلامە لەسەر سەری ساڵی زاینی لەسەرەوەی کە پێوترێت جەژنی سەری ساڵ بەگشتی لەسەر سەری ساڵ چی هەیە حەزەکەم سەرەتا زانیاریمان لەسەرەوە پێ بدەیت. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سپاسی خوای پەروەردگارە کە این کە کردومانی بە موسڵمان کە خاوەندینێکی پاک و چاچین ئەگەر بە باشی بە پاچی و بە چاچی جێبەجێکەین. درود و سەڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە یەک پارچە ڕەحمەت و میهرەبانیە بۆ تێکڕای مرۆڤایەتی بە تایبەتی بۆ ئێمەی موسڵمان. سڵاوی خوا لە جەنابتان و لەسەر جەم بینەران و بیسەران بێ. ئێمە وەکو موسڵمان خاوەنی پەیامین، پەیامێکی تایبەت کە لەسەر زەویە تاکە پەیام کە بەڕاست و دروستی مابێتەوە پەیامی ئیسلامە. هیچ پەیامێکی تر نە ئێمە و نە خۆیشیان قەناعەتیان بەوە نییە کە پەیامەکەیان ئەوە بێ کە خوای پەروەردگار ناردوێتی کەمە بەسم پێی پەیامە ئاسمانە شێوێنراوەکانە بە تایبەتی نەسڕانیەت کێمە پێڵین مەسیحی گاورەکان بڵین لەگەڵ جوولەکەکانە کە ئەم دوو پەیامە بە تایبەتی نەسڕانیەت شوێنکەوتیان زۆرە بەهۆی کۆمەڵێک وەک ئەوترێ عامل و فاکتەر کە هەبووە لە مێژوور. لای ئێمەی موسڵمان دوو جەژنی سەرەکیە وەکو دین. بەڵێ. وەکو دین دوو جەژنی سەرەکیمان هەیە کە لە پاش تەواوکردنی دوو عیبادەتی گەورە دێن و کە ئەوە موسڵمانان ئەیزانن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. جگە لەمە جەژنکردن بە هەر ناو نیشانێکی ترەوە ڕێگە پێنەدراوە. کارێکی ناشەرعیە تەنانەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەندێک جار هاوشانی کردوتەوە لەگەڵ بتپەرستیە. پیاوێک هات بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وتی نەزرم کردووە لە بوانە شوێنێک بوو لەوێ حوشترێک سەر بڕم ئایا جێبەجێی کەم. پێغەمبەر سەڵام فەرمی ئەو شوێنەی کە تۆ بڕیارت داوە حەیوانێکی تیا سەر بڕید و لە ڕووی جەنابتان بتێکی تیا پەرسراوە ڕۆژۆ لە ڕۆژان فەرمووی نە. فەرمووی ئەی جەژنی لە جەژنی گاورەکانی تیا بووە کافرەکان فەرمووی نەزرەکە و جێبەجێەکە. یعنی لێرە پێغەمبەر سەڵام دوو تاوانی گەورە ئەیانێتە ئاسیەک پەرستنی بت لەگەڵ یادوبۆنێکە کە جەژنە. و لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار لە سوورەتی ئەلفورقان لە کۆتایە باسی عیباد الرەحمانەکە موسڵمانە چاک و باش و چاکەکان ئەوانەی لە خوای پەروەردگار و نزیکن. یەک لە سیفەتەکانە فەرمیێ والذین لا یەشهەدون الزوور. خوای گەورە فەرمیێ موسڵمان بەندەکانی من ئەوانن ئامادەی تاوان نین. لە زۆربەی زۆری تەفسیرەکانە کەلیمەی زوور بە ئەعیاد الکوفار تەفسیرەکرێ. یعنی جەژن و بۆنەی کافر و بێباوەڕان. ئەم سەری ساڵە لە ڕاستیانەت پەیوەندی بە موسڵمانەوە هەیە پەیوەندیشی بە کوردەوە هەیە. وانەیە ئێمە وەکو کورد تەقویمی خۆمان هەیە کە ئەگەر چی ئیشیش پێ ناکرێت بەداخەوە ئینشاڵڵا بینە دەوڵەت و ئیشی پێکەین. خوای گەورە یارمەتی مامدا ئێمەش وەکو سەرجە موسڵمانان ئێمە پێ وەکو موسڵمانەوە تعلی خۆی نییە وەکو موسڵمان پێمان خۆشە دەوڵەتێکی کوردی سەربەخۆی موسڵمانمان هەبێ هیچ بە قورئان و سونەت بکا و پارێزگاری لە ڕەسەنایەتی کوردیش بکە. ئەوە کە ئێستا ئەو خەڵکی ئێستا ئەم شەو دیارە ئەم شەو نادووسێ شێوێکی تر کە بەشداری سەری ساڵەکەن لە زۆربیان بپرسە چەنگی مانگی کوردن نایزانێ. ئەوە دڵنیای لەوانە ڕاست هەر لە پۆلیش ئەمەجاریوە لە پۆلا کە ئەو خەڵکە
چ لە بڵین کۆتای قۆناغەکانی کۆتایی ئامادەیە بێت لە زانکۆ کە لە پرسیارنەکەی کەس ئیشی پێ ناکە و نایزانێت کە ئەوەی هی میلەتی خۆی ئەگەر وەکو میلەت ئیشکەین وەکو کورد وەکو موسڵمانیش ئێمە مێژووی هیجری کۆچیمان هەیە کە ئەوە زۆر عەمەلیترە لە تاریخی میلادی لە ڕووی زانستیەوە چونکە تاریخی میلادی 10 ڕۆژی زیاترە لە تاریخی هیجریەکە دواتر تاریخی میلادی ئەوەی خوێنەوار نەبێ زەحمەت بتانێت چەنی مانگە بەس مانگێکەوە نییە ئێستا ئەمشەو هەر کەسێ لە دەرەوە بوو بێ زانێتی نیوەی مانگە یعنی مانگ پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ هەموو مرۆڤێکا هەیە بڕێک لە ڕووداوە گەورەکانی سەر زەوی پەیوەندی بە مانگەوە هەیە مەسەن مە دووجەزری دەریاکان ئەوە پەیوەندی بە مانگەوە هەیە سوڕی ماگانەی ئافرەتان ئەوە پەیوەندی بە مانگەوە هەیە و خوێن مەسەلەی خوێنی مرۆڤ ئەوەی کە خوێن خوێنبەرەکانی ئەوە پەیوەندی بە مانگەوە هەیە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی لە 1920 مانگە کەڵە شاکن واتە مرۆڤ پەیوەندیی ڕاستەوخۆی لەگەڵ مانگە هەیە و مانگ نزیکترین ئاسارەیە لە زەویەوە بەڵام ئەم تاریخە بۆ زاڵ بۆ بەسەر عالەمە طبعا جوولەکە باوەڕیان بەم تاریخە نییە بەم تاریخی زاینێ ئێران و پاکستان و ئەفغانستان باوەڕیان پێنێ و ئیشی پێ ناکەن ئەوان هیجری شەمسیان هەیە و ئێران و بڕێک لە وڵاتانی شەرق هەموو 26 مانگێکی خۆیان موچادن ئەوە کە بەداخەوە لەو ڕاپۆرتانی کە سەیرم کرد یەکێ لەوانە ئەوەیە شەرق 26 مانگ عادەتەن موچەی هەیە غەربیش 27 مانگ بەبێ ئەوەی دواب بکەوە وانەوتم ئێمەی بەسە زمان موچە وەرناگرین و هینیشمان پێکەن گاوریشمانەکەن بەبێەوەی بە خۆمان بزانین ئەوە گرفتێکە یعنی گرفتێکە من سەری ساڵی چی بکەمە و ئەوە لە ڕووی دین و واقع و علمیەوە کە ئەوە دواتر ئێمە لە قورئانە فێرکراوین لەگەڵ هەموو کەسێکا چاک بین وەکو چاچی بەڵام خەڵکێکە ئەوێ بتکوژێ چاچی وێ بیکوژی دیفاع لە خۆت کەیوانێن ڕاست ئێمە خوای گەورە فەرمانی پێکردوین وەقولوا للناس حسنا ئێمە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین کافرێکە دژایەتیمان ناکاو نامانکوژێ زۆر چاک بین لەگەڵێ بەڵام هەندێک شت ڕێگەمان لێ گیراوە لە دینە یەک لەوانە هەر شتێک تایبەت بێ بە کافرەوە تایبەت بێ بە کافرەوە و بۆنەیەکی دینیش بێ ئەوە ڕەفزە لە ئیسلامە پێغەمبەر صلی الله علیه و سلم من تشبه بقوم فهو منهم دیارە ئەم بابەتی تەشەبوه و چاوکردن لە کافرە مەیدان و باری زۆر زۆرە هەمانە لە ئیمان و عەقیدە چاو لەوانەکە هەمانە لە جلوبەرگە هەمانە لە هەڵس و کەوتە احتیمالی هەمان بێ لە جەژن و بۆنەکانە هەر ئایدیا و فکرێک کە بەزی یعنی دەوڵەت و دەسەڵاتی نەبوو چاولێگەری زیاترە بێ لە خەڵکی تر ئێستا بۆ ئێمەی موسڵمان ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان چینە 2024 و 2023 و بگەڕنەوە بۆ 100 ساڵ بەر لە ئێستا کە بڵین دەوڵەتی ئیسلامی هەبوو و خلافەتی ئیسلامی بۆ بەعکسەوە بۆ ئەو کاتە خەڵک چاوی لە ئێمە کردووە چونکە هەمیشە هەروایە ئەم تاریخی میلادیە و دینی تەثلیث کە پێوترێ ئەوەی کە پێڵن سێخوایی مەسیحیەکان پێڵن گاورەکان ئەسڵەن نزیکەی 341 ساڵ دوای پێغەمبەر مەسیح پەیا بوو یعنی مەسیحیەت لە دوای بەرزکردنەوەی پێغەمبەر عیسا بۆ ئاسمان سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ تاوەکو 325 ساڵ چەوسێنراو بوون زۆر خراپ چەوسێن چونکە جوولەکە و بڵین بتپەرستەکان یەکیان گرتە بوو بۆ دژایەتیان پێم وایە بێک لە هەندێک فیلم مێژوویش شتیوە ئەبینین ئەوان لە 325 یەکێک لەو بتپەرستانە کە دەسەڵاتدارە و قوستەنتینە باوەڕ بە دینی مەسیحێنێ وردە وردە گەشە بە دینی مەسیحیەدا بەڵام خۆی بتپەرست هەڵێ خەلفێتێکی شرکی هەیە هەوڵەدا حەزەکە ئەمە تێکەڵاوکە و مێژ و نووسانیش ئەوانەی کە وردەکاریەکەن مامۆستا سەفەر حەوالی خۆی گەورە دەروی خێری لێ بکاتەوە کە لە سجنی ئال سعودە مامۆستا سەفەر حەوالی ئەفەرمێ ئەم تاریخی میلادیە هی فیرعەونەکانی زۆر پێش عیسا بووە ئەڵێ دواتر ڕۆمانیەکان وەریان گرتووە لە یۆنان و ئەوانە بڵین خەڵکی یۆنان وەری گرتووە دواتر لە یۆنانیشەوە گواستراوەتەوە بۆ دینی نەسرانی واتە ئەم سەری ساڵە نە پەیوەندی بە موسڵمانەوە هەیە نە پەیوەندی بە کوردەوە هەیە نە پەیوەندیشی بە مەسیحیەوە هەیە و دواتر زاڵ بووە و کاتی خۆشی مەسیحی شەرق تەمەنەوان مەسیحی شەرق و غەربیان هەبووە دواتر لەبەرەوەی کە دەسەڵاتیان هەبوو غەرب بەهێز بۆ بەتایبەتی دوای ڕووخاندنی خلافەتی عوسمانی
مەسیحەتی غەرب باوەڕیان بەم یەکیەکایە، مەسیحەتی شەرق باوەڕیان بەم یەکیەکانیە. لای ئەوان سەری ساڵ لە دایکبوونی پێغەمبەر عیسا 25/12 نییە، سەری ساڵ یەکیەک نییە. یعنی ئەگەر ئینسان بچێتە واقعەکەیشەوە لە ڕووی مێژوویەوە ئەم یەکیەکە هیچ کەسێک دەنجیان لەسەری دەسەڵاتێک کە دەسەڵاتی خاچپەرستی ئەوروپی غەربی بووە ئەمە زاڵی کرۆ بەسەر واقعەکە ئەو دەسەڵاتیان هەبوو. ماوەسە بۆچی لە کۆمەلگای ئێمەدا هەموو ساڵێکی بینین کاربەدەستان و حکوومەت و لایەنەکانمان زیاتر بانی گرنگی پێ ئەدەن، بەرامیان هەیە لەمەیە یان زۆر جارە بینین هونەرمەندی ئەم لاوەلانی وڵاتانی کە هێنە ئەم وڵاتی ئێمە و ناشڕەیەکی زۆرەکرێت لە شارەکاندا و ئەمە بۆچی ئەگەڕێتەوە، ینی بۆ ئەیانوێ تاکی کورد تاکی موسڵمان بەلا ڕێدا ببرێت؟ بەڵێ وڵاژی خۆ دەسەڵاتی کوردی علمانیش مەبەستیوە کە خەڵک دوورکەوێتەوە لە دینەوەوانە ئەگەر چی خۆی وا عملیان پرسیارە لە خۆیان بکرێ، ینی بڵێن کاکە بووە لە میلەتە مەزلوماکەوانە. بەڵام ئێمە وەکو موسڵمان ئەگەر ئەو پرسیارە لە منێکی ئیسلامی بکەی کە باوەڕن بە تەواوی قورئان و سنەت و یەکدەنجی عولەما هەیە و هەر موسڵمانێکی تریش کە ئەبێ و باوەڕی هەبێ، ئەگەر خۆمان لە جێژی و جێلی نەدەین دوو لە ڕووژەناتان ئەم دەسەڵاتە کوردیە علمانیت یعنی بێدینی، بێدینیش ئەوەیە ئیش بۆ دنیاکە. طبعا خۆی علمانی یعنی دنیا گەرایی، ئێتر خەمی قیامەت و قەبر و لێپرسینەوەی خوای و ئەمانەی نییە. بەڵام علمانیەتی کوردی جیاواز لە علمانیەتی تر. ئێستا لە علمانیەتی هەندێک وڵاتە ئاهەنگ بکەن وەکو حەقی علمانیەت و بێدینی خۆیان حەقیانە، ژیانی بۆ خەڵکە خۆش کردو و خەڵک سەرمای نییە و گەرمای نییە و بێپارە نییە و برسی نییە و تێرە و جا لە شوێنێکا خوێن مۆڵێ لە سەری ساڵە هەموو شوێنەکان داخێ لە ئەوروپا جگە لە نادی و عەرەق فرۆشەکان ئەوانە هەن، ئەوان خۆیان مەسکەن ئەمە وەکو واقعێک بۆ خۆیان بە پێی دینی خۆیان نەک لە دینی ئەمە حرامە ئەوە حەقی خۆیەتی. بەس ئایا علمانێتی کوردی تۆ چی بوو ئەم میلەتە مەزلومە کردووەتی ئاهەنگ ئەجێڕی وانێ ئێسێمە خەڵکمانەیە پارەی پێ نییە بەرمی لە نەوت بکڕێ، وانێ ئێستا خەڵکەیە سەرمایەتی برادێک بۆ جەڕام مۆزیعشیان زۆر خراپ نییە ئەویت ئێمە ئێستا لەم زستانیان چەند ژوورمانە یەک ژوور گەرمەکەین بە هەمومان، یعنی عائیلەی کوردوای لێ هاتووە کە ماڵێک نەتوانێت چەند ژوورێکی خۆی گەرم کاو ئەمانێ تۆ دەی ئاهەنگی چی ئەجێڕی، ینی ئەم ئاهەنگێڕانە لەم سەری ساڵە یا هێنانی هونەرمەند و پارەیەکی زۆری بۆ سەر بکەی بەدەر لەوەی کە پێچەوانەی شەرع و ئیسلام و دینە کە زۆر جاڵێمە لە هەموو کەس موسڵمانترین سەعلمانیە تۆزێ بیان جوڵێنە باسی بکە بڵێەوە کافرن زۆریان پێ ناخۆشە، ئەڵێ من لە هەموو کەس موسڵمانترم، پێچەوانەی دینە هیچ دینێکی خۆی پەروەردگار ئەو حەفلە و ئاهەنگەی قبول نییە. اینجا تۆ بچی هونەرمەندێک بێنی ئەم هونەرمەندە بەدەر لەوەی کە موسڵمان نییە هەر کەسایەتیشیان نییە زۆر بەی زۆران لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەند بۆ دیارە هونەرمەندێ خاوەن کەسایەتی ئەوانێ، بەڵام هونەرمەندی وایەنن کە لە وڵاتی خۆیان منبوزە لە وڵاتی خۆیان خەڵک خۆشی ناوێ ئەم پارێزە بەلاحی بۆ سەرفەکە ئەوە دیارە ئامانجەکە بریتێ لەوەی کە خەڵک بەرەو بێدینی ئەوانە بەرن. بەڵام وەکوتم ئەمە بەدەر لەوەی پێچەوانەی دینەوە تاچی موسڵمان نابێ بەشداری کاوە بۆ ئیمانی ئینسان زۆر خراپە. تەنانەت بابەتێکی تریش کە ئەوە لێرەیە بیرم کەوتەوە زۆر خەڵکی موسڵمان لە یادی لە دایکبوونی مناڵەکەی عید میلادەکە. ئەمە مامۆستا قەرزاوی کە پرسیاری لێەکەن ئەڵێمە ئیشی کوفرە، دواتر فتوای چەند زانایەکی شەیەنەیە ئەڵێمە ئیشی موسڵمان نیە، ئێمە وەکو ئیسلام کە من و تۆ مناڵمان بوو گوێزەبانەی بۆکەی ئاهەنگێکی گەورەی بۆ ئەەکەی کە مناڵەکە 7 ڕۆژەوەنی ئاهەنگێکی گەورەی بۆکەی و سوپاسی خوای پەروەردگار، بەس خەڵک ئەمە ناکە ئەوێ عید میلاد بۆ مناڵەکەی بکە. عید میلاد چاو لێگەری نەسڕانیەکانە جائز نییە بە یەکدەنجی عولەمای سەردەم عید میلادتر جاری وایە ئەم خەڵکا لەمە زەرەری نییە، خە زەرەری هەیە چونکە گەورەترین زەرەرەوەی زەرەر لە عەقیدە بی. ئێستا ئێمە کوشتەی دەستی خەڵکانەچین کە عەقیدە و ئیمانیان نییە. ئەم عەلمانیانەی کوردستان نە موسڵمانن نە عەلمانین، چوە ئەگەر موسڵمان بوونایە خزمەتی دین و ژینی خەڵکیانە کرد بەڕاستی و ئەگەر علمانیش بوونایە وەکو خەرە خزمەتی دنیای خەڵکیانە کرد بەس ئەمە هیچیان نەکردەوە نازانم ئەم خەڵکە بۆچی پاساوی دەسەڵاتی کوردی لەوانەیە ئەوە بێت باز لەوە کە ئەمە پێکەوە ژیانە ئەوێ پێکەوە ژیان لە نێوان نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکانە بێ. زۆر جار خەڵکی موسڵمان یا با بڵین بانخوازان و مامۆسایانی بەڕێزی ئاینی بۆ تۆمەتبارەکرێن کە ئەمان بەز وابستن بە بابەتەکانی خۆیانە و لەم یادە و مناسبە و بۆنانەیە بەشداری ناکەن لەگەڵ ئاینەکانی دیکە و پێکەوە ژیان ناکەن. ئایا بەڕاست ئیسلام لەگەڵ پێکەوە ژیانە یا نەخێر تەنها بەس بابەتەکانی خۆی لەبەر چاوەگرێ و پێکەوە ژیان قوبوڵ نییە لە ئیسلامە؟ نا بە پێچەوانەوە ئەم
یادی سەری ساڵە بەشێکی کە ڕەفزە لە لای ئێمە لەبەر ڕەبتە بە شەخصەوە لە ئیسلامە ڕووداوە گەورەکان نابێت ڕەبت کرێ بە شەخصەوە چونکە قودسیەتی شەخص زۆر گرفت دروستەکا بۆ خەڵک پێغەمبەرێکیش بێت دروست نییە لە ئاسی خۆی تێیپەڕێنی کە پێغەمبەران سەڵات سەلامی خۆیان لەسەر بێ زۆر بەرزن بۆ ئێمە لە مێژووە پێغەمبەر گەورەترمان نییە لە عیسا محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لە هەمویان گەورەترە پێغەمبەر ئیبراهیم دوای ئەو گەورەیە پێغەمبەر موسا کە زۆرترین ناوی لە قورئانە ئەی بۆ یادی ئەمانە نییە بۆ لەدایکبوونی ئەمانە نییە یادی لەدایکبوونی هیچ پێغەمبەرێک دیار نییە لە مێژووە بە پێغەمبەری خۆشمان و عەلەیهی سەڵات ئەوەی کە ئەوترێت 12 ڕەبیعی یەکەمە ئەوە متفق عەلەیهی نییە لە بین مێژوو نووسان بەهی خۆشمانەوە خەڵکی موسڵمانیشەوە بەشێک کە ڕەفزە لە دینەکەیە ئەوە نییە بڵێ ئێمە پەیوەندی بە مەسیحێت و ئیسلامەوە لای ئێمە ئەڵێن بۆنەکان ڕەبت ناکرێ بە شەخصەوە ڕەبت دەکرێت بە قودسیەتێک کە خوای پەروەردگاری داتێەوە ئەوەشی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەبێت لەگەڵ دیاردەگەردوونیەکانە بەڵام بابەتی پێکەوە ژیان ئەوەندەی ئیسلام باوەڕی پێیەتی ڕاست نییە و ئەوانەی خەڵکی تر باوەڕی پێ نییە یان تۆ تەسەوور کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کام نەیار و دوژمنی هەبوو بێ فەرموویەتی وریای مناڵ و ژنیان بن ئێستا لەم کاتەیە و ماوەی 80 ڕۆژ زیاترە هەموو سەعاتێ 10 مناڵە کوژرێ ئایا ئێمە پێکەوە ژیان نازین کە پێغەمبەر سەڵام فەرمێ لا تەقتولوا وەلیدن فەرمێ موسڵمانان بە هیچ شێوەیە هیچ مناڵێ ناکوژن یعنی ئەگەر مناڵێک باوکی دایکی مولحیدی تەواو بوو لە شەرعا دروست نییە بکوژرێ ئافرەت مەکوژن خەڵکی پاککەوتە مەکوژن جا سەیر لەوەیە موسڵمان ئەوەنە دوو لە ڕووی جەنابتان جێل و بێواقعی بێ جێل کرێ و بێواقعی بێت ئاگای لە واقع نەبێ ئەم یەهود و نەسارایە بە بەردەوام خوێنی موسڵمانە ڕێژن ڕشتویان و ئەی ڕێژن ئەو کە ئێسێمە لە واقعەکەیان ئەی ڕێژن ئەم جادیەن ئەیانەوێ ئەم خوێن ڕشتنەی خۆیان شەرعیەت پێ بدەن بە ناوی ئەوی کۆمەڵی موسڵمان بکەن بە عێراق و دواتر وام بکەن ئێمە شوێن ئەوان کەوی و شوێن کەوتنەکەش بەوە لێت ڕازی نابن لە شتێک ئەسا و بەوەی کە موسڵمانێکی داما و سەری ساڵەکە گاور جوولەکە بەمەلی ڕازی نابێ بێت خەڵ لە سەد تەواو شوێنی کەوێ و هەرچی مەبەست و مەرامی ئەو جێبەجێی کە ئەم جار تۆزێک شتی باتێک کە ئەمە لە کۆناوا بوو ئێستەیش وایە چکە جوولەکە بۆ دنیای خۆی جوولەکە و گاور بۆ دنیای خۆی خۆیانە کوژن یعنی برای خۆیان کوشتووە لەبەرەوە لای ئێمە پێکەوە ژیان بەس ئەم فەرمودەمان بەسە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەر موسڵمانێک ئەوە لە بوخاری و موسلیمایە ئەفەرمێ هەر کەسێکی پەیمان لە ئەستۆ بکوژێ پەیمان لە ئەستۆ ینی کافرێک کە ئەڵێ سێ خوا هەیە والعیاذ بالله کافرێک کە ئەڵێ عوزەیر کوڕی خوایە کە ئەوە جوولەکەکانن پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەر کەسێکی لەوانە بکوژێ ئەوانیان کە پەیمان لە ئەستۆ نەک لە جەنگان یعنی بۆ نمونە ئێستا ئێمە وڵاتی موسڵمان و بە درێژایی مێژوویش چەندین خەڵکی مەسیحی لە وڵاتی موسڵمانە ژیان زۆر باشیش بوون ئەم شارە پڕی بۆ لە جوولەکە و نییە گەڕێکی جوولەکانمە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەر کەسێکی لەوانە بکوژێ بۆنی بەهەشت ناکە یعنی بۆ من دراوسێکم سەحابە و تابعین ئەڵێ کە خێریانە کرد حیوانیان سەرە بڕی دوو لە جەنابتان ئەی فەرموو بینێرە بۆ دراوسێ جوولەکە لە پێشە یعنی مەسەلەی پێکەوە ژیان و پێغەمبەر صلی الله علیه و بۆ خۆی کە دراوسەی جوولەکەی بۆ چەند باش بوو لەگەڵا لە مرۆوە ئەیانەوێت ئیسلام ناشرین کەن جینا بەعکسەوە نەوەڵاوەیە باوەڕمان بە پێکەوەژی ئێمە پێمان وایە جنێودانێک بە کافر حرامە هەر جنێودان لە ئیسلامە بە کافر پێغەمبەر صلی الله علیه و سلم کە گوێ لێ بوو جنێویان بە ئەبوو جەهل فەرمووی جنێو مەدەن بە ئەبوو جەهل یعنی لای ئێمە پێکەوە ژیان لە ئیسلامە لە لووتکەیە بوو بەڵام وەکوتم کە موسڵمان و خەڵکی غیرە موسڵمانش کە دەسەڵاتی نەماتر هەرە بێ بچەوسێنرێتەوە هەرە بێ دژایەتی بکرێت هەرە بێ کەسیش نەبێت دیفاعی لێ بکات گرنگەوەی ئێمە خۆمان پارێزگاری لە ئیمان و عەقیدە و شوناسی خۆمان بکەین تەسلیمی ئەو واقعەتاڵە نەبین بۆی لە دنیا و لە قیامەتە زەرر نەکەین زۆر باش مامۆستا لەوەی کە زۆر جار ئەگەر نەتوانن کاریگەریان هەبێت لەسەر عەقیدەی تاکی موسڵمانیان لەسەرەوەی کە موسڵمانێکی زۆر بانگێشتی ئاهەنگ و بۆنەکان بکەن لە ڕێی میدیاوە یانێ مەسەلەن ئەو بابەتە بگوازنەوە بۆ نێو خێزان بۆ نێو ماڵەکان میدیاکان سەرقاڵە بۆ و لێرەشا تاکی موسڵمان تا چەند گرنگە وشیاریە بێت و ئاگادار بێت بە هەمان شێوە ئەمەش بۆ خۆی لەوانەیە گوناهبار ببین کاتێک تۆ هەر بەشداری نەکردو بەڵام دی شاشەی تەلەڤیزیۆنەکە و لەسەر ئەو ئاهەنگ و حەفلانەیە بەڵێ لە ئیسلامە کۆمەڵێک شتمان هەیە بۆ پارێزگاریکردن لە ئیمان و عەقیدە و کەسایەتی ئینسانی موسڵمان یەک لەوانە لەبەر ڕۆشنایی کۆمەڵێک ئاەت و فەرموودە عولەما ئەڵێن زۆر خراپە ئینسان گوێ لە زاڵم و فاسق و کافر گرێ گوێ لێگرتنەکە تەماشا کرد تەمەن ئەم شاشەی ئێستا زۆر بەڵایە چکە شاشەی ئێستا
بیستن و بینین و عقل و بیر و هۆشی لەگەڵایە کە ئەم سێشتە دەستگای سەرەکی ئینسانن وانە ئینە السەمع والبەصر والفؤاد کە ئەوە خۆی پەروەردگار زۆر باسێکا لە قورئانە هەموو چاکەی خۆی کە مرۆڤ بەم سێشتەوە چۆنەوترێ مرۆڤی تەواو شتوەرەگرێ لە قیامەتیشا خۆی گەورە پرسیار لەم سیانە بە تایبەتیەکە بۆیە زاناکانە فەرموون هەر گوێگرتن لە زاڵمیش باش نییە یعنی ئێستا موسڵمانی وامانەیە لە وڵاتەیە زاڵمێکی خۆشەوێ یەکێ لە سەبەبەکانی هەموو شێوێ شاشەکەی لەسەر ئەوە یعنی موسڵمانێکی نوێژ خوێن هەموو شێوێ کە ئەڕاتەوە شاشەکەی کات سەر کەناڵێکی علمانی ئەمە بیوێنەوە خۆشەویستەی بۆ دروستەکە بەس من وەکو موسڵمان چی ئیشێکم بەما هەیە هەواڵە هینەکەی لەو باشترە ئێستا من خەڵکی موسڵمان نەزانم چوومە تەمەڵەتمە بۆ خصوص سەر ئەم کەناڵە علمانە لێ هەواڵەکەی بەقووەتە تەجربەم کردووە هەواڵێک لە پەیاما کراوە 2 ڕۆژ دوای هەواڵی کردووە وەکو تەجربەی خۆم بەبێ ئەوەی کە کەس پێم بڵێ ئەوانە ئێ باش ئەوە هەواڵە و کەناڵی چی باش هەیە و کەناڵێکی خراپیش هەیە هەواڵە دەبووەکە وتارە دەبووەکە فلیمە دەبووەکەوانە هەر شتێک دەوێ هەیە لە لای ئەویش بۆیە ئینسانی موسڵمانە بێنم ڕۆژگارەیە زۆر وریای میدیای بێ هو میدیا شخصەکانیش یعنی من وەکو موسڵمانێک ناکرێ هەر کەسێک دەرکەوت و دوو قسەی خۆشی کرد و دوو قسەی باشی کردوانە بی کەمە ڕەفیقی خۆن ئەویش بۆ خۆی گرفتێکە یعنی دواتر وردەژمە سەر و لە ڕووی علمانیەت و کوفر ئیشێک لەسەر ئەمە زۆرەکەن دوو لە ڕووی جەنابتان درۆبکە وردە ئەبێتە ڕاست مامۆستا لە کۆتاییش کاتەکە نزیگون وەڵام شتێک زۆر زەڕوورە پێم بیپرسم هەر بەڕاست ئەگەر ئێمە ورد بیر بکەینەوە لە مەسەلەی سەری ساڵ و ئاهەنگ جێڕان و خۆشی دەربڕین و تەنانەت بە بۆنەی یادی لە دایک بوونیشەوە ئێمە ساڵە لە تەمەنمان کەمەکە بە وردە بەرەو مردن ئەڕۆین یعنی وەکو باڵانسێک وایە ڕۆژ بە ڕۆژ لی کەمە بێتەوە تۆ بێنی بە بۆنەوەی باڵانسی ئینتەرنێتەکە و مۆبایلەکەت شەحنەوەیەکەت سەرمایەکەت لی بڕابی ئاهەنگی بۆ بژێڕی بەڕاستەوە هەر لە ڕووی عەقڵ و مەنتیقەوە گونجێ نەموو شتەکە پێچەوانەی عەقڵ و مەنتیق و هەر شتێکە شەرع ڕەفزیکە ڕێکاورێک پێچەوانەی عەقڵ و بیر و ژیری یعنی شتێکمان نییە لە ئیسلامە لە بەرژەوەندیشمانە لە بەرژەوەندی مرۆڤانە بێ ڕاست هیچ شتێکمان نییە لە ئیسلامە پێچەوانەی عەقڵ و بیر بێ هیچ ئیسلامە ڕاست و دروستەکە بەڵام ئەکرێ منێک هەڵە حاڵی بوو بێتم ئیسلامێک بگەنم هەڵ ئەمە ئیسلام منێکە خوای پەروەردگار نابێتی عقلی دروست ئەو مهمە بەڵێ ئەوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێ 6 مجەلەدی نووسیوە لەسەر ئەوەی کە لە ئیسلامە دژیەک نییە لە نێوان شەرع و عقلێکی ڕاست و دروستە هەر یەک کەس ناتوانێت شتێک بێنێ لە ئیسلامە بڵێ ئەمە پێچەوانەی عقلە عقلێکی وەک جەناب فەرمووی عقلێکی ڕاست و دروست دەست خۆش بێ زۆر سپاس دەکەین مامۆستا سەربەت جەباری خۆی گەورە دەستەکانە خۆش بێ خۆ بەخێر